هەرسێکیان توانایەکی باشیان هەیە، هەرێکە لە بوارەکەی خۆ هەرێکە لە چۆن ئەڵێ لە جۆری هەڵبژاردننی گۆرانیەکانە داوان لێکم کە سەرکەوتوو بن و پێشنیارێکی ترم ئەوەی کە ئەمە بەردەوام بێ بۆ ئەوەی کە بتوانین جیلێکی هونەری دروستکەی چکە بەڕاستی هونەر بەهرەیە ئەبێ لە مناڵیەوە ینی مناڵپەڕێ بێبێ نەک بۆ نمونە بچێتە پەیمانگەی هونەرە جوانەکان یان بارەکەی هاانە گەورەی یا بدۆزێت کاکە بڵند زۆر باش بوو بەڵام ئێحساس زیاتر تێکەڵی بەرهەمەکەی بکە لە بەرهەمی یەکەم یان تۆزێ لەبەرەوەی تۆنی گۆرانیەکەی تۆزێ نزم بوو لەبەرەوەی ئەشتووە تۆنە بەرزەکان ناچار بوو ینی ئەو تۆنە نزمە هەڵبژار لە بەرهەمیەکەمە تۆزێ حەقی خۆی نییە بە گۆرانیەکە بەڵام هەر زۆر باش بوو وەکو مناڵێ زۆر باشن بەڕاستی گۆرانەکانیان زۆر قورس بوو خاتوونی سێممان خاتوو مەلیس بەڕاستی باش زۆر باش دەستخۆشی لێ یەکەم ئەویشی وادارم پەرەمەتۆنی دەنگی بە بەڕاستی بە جورئەت بوو ئەکتیڤ بوو باوەڕی زۆری بەخۆی بوو ئینسان کە باوەڕی بەخۆی بوو زیاتر یعنی ئەتوانێت کە ئەوە بگەێنێت کە تۆزە ترسێ لە قوڕکتا بێت